جگای لە هاوکاریەکانی دیکەی سەبارەت بە خەڵکی کەم دەرامەد و پرۆژە خێرخوازیانی کە دەستگای خێرخوازی بارزانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەندێک جار بۆ دەرۆی کوردستانیش ئەنجامی دەدات لە وەرزی گەرمادا بەتایبەتی لە کاتی کەم ئاوی ئێستا پرۆژێکیان ڕاگەیاندۆ دەستگای خێرخوازی بارزانی بۆ گەیاندنی ئەو بە گەڕەکە بێ ئاوەکان یا کەم ئاوەکان. ئەم پرۆژێ چۆنەوە تا چۆن هاوڵاتیان ئەتوان لی سوودمەند بن. من لەگەڵ میوانەکەم لەم بارەوە قسە دەکەم بەڕێز ستاف ئاسۆ بەڕێوەبەری نووسنگی هەولێری دەستگای خێرخوازی بارزانی لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێ. ئەو پرۆژەی کە ڕاتان گەیاندۆ بۆ گەڕەکە کەم ئاوەکان بە چه شێوازێک جێبەجێ دەکرێت؟ چەند گەڕەک لە هەولێر دەگرێتەوە؟ بەڵێ سەرەتا دەستان خۆش بێتن. ئێمە دەزانین کە دیاردەی گەرمبوونی پلەکانی یانیواتە با بڵێن گەرمبوونی گۆی زەوی هەروەها کێشەی کەم ئاوی کەمی دابارین هەروەها کەمی ڕێژەی ئاوی ژێرزەوی وای کردووە کە بەداخەوە کێشەیەکی زۆر بۆ جیهان دروست بێت کەمەوە دیاردەیەکی جیهانیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە شوکو هەرێمی کوردستان کە لەم دیاردەیە واتە بڵێن ئێمەش بێبەشنینە بەداخۆ کاریگەری لەسەر هەرێمی کوردستانیشەیە. بەڵام ئەوەی کە جێگەی زۆر خۆشحاڵەیە کە دەبینین هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانە. ئێمە شوکو دەستگای خێرخوازی بارزانی کە هەوڵەکانمان هەمیشە بەردەوامیمان هەیە بۆی بتوانین هاوکار بین یاخود با بڵین پاڵپشتی خەڵکی خۆمانین لە هەر کاتێک قەیرانێک دروست دەبێت یاخود هەر کێشەیەک دروست دەبێتن ئێمە بتوانین هاوکاری حکوومەت بین لە ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانە. ئێستاش ئێمە لە پەیوەندی دابوونە لە پارێزگای هەولێر باتە با بڵین بەڕۆبەراتی کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکانی ئاو جگە لەوەش لەگەڵ بەڕۆبەراتی ئاوی هەولێر دابشکردنی ئاوی هەولێر ئێمە پەیوەندیمان هەبووە بەداخەوە ئەگەر ئەوەی جێگەی دڵخۆشیە کە ئێمە لە ماوەی ڕابردەگە بین بەراورد دەکەین لەگەڵ ساڵی 2022 ژمارە ئەو گەڕەکانی کە کێشەی کەم ئاویان هەیە زۆر کەمی کردووە کە دەتوانین بڵێن ئەم ساڵ تەنها ئەگەر لە 138 گەڕک شاری هەولێر پارێزگای هەولێر چێک بکەین و تەنها 12 گەڕک تاوکو 15 گەڕک تۆزێک کێشەی کەم ئاویان هەیە کەمە بەڕاستی ڕێژێکی زۆر کەم بوویتەوە. ئەمە جێگەی دڵخۆشیە. بەڵام لەگەڵ ئەمەشدا ئەم حاڵەتە هەر هەیە کێشەی کەم ئاوی بۆی ئێمە تەنسیقمان لەگەڵیان کردێ بەردەوام بووینە. ئەم پرۆژەیەمان ڕاگەیاندووە ئەم پرۆژەیەش بەردەوامی دەبێتن بەڕۆبەراتی ئەو پرۆژانە ئەم گەڕەکانمان بۆ دیاری دەکاتن ئەو شوێنانێک کە پێویستیان بە ئەوە تەنکەرەکانی ئامادە باشیان هەیە بۆ هەر ماڵێک نزیکەی 2000 لیتر ئاو دابین دەکرێتن کە دەکاتە 2 تەنکی ئاو. ئێمە ڕۆژانە تیمەکانمان سەردانی گەڕەکەکان دەکاتن بۆی بتوانن سەرجەم بۆ گەڕەکانی کە ئاماژەت پێکرد لەم پرۆژەیە سوودمەند دەبن هاوکات ئەولەویەت بە کام گەڕک دەدرێت بە نسبەت گەڕەکەەکانی دیکە ئەمە تەنیا هەولێرە گرێتەوە یا دەوروبەری و پارێزگاکانی دیکە. ئەوەی ئێستا کەمە دەستمان پێکردە سەرەتا ناو شاری هەولێرە ئەو ئەولەویەتی کە دیاری دەکردن بەڕاستی ئێمە بە تەنسیق و ئاماژەم پێدا لەگەڵ واتە با بڵێن بەڕۆبەراتی کۆچبەران و ناوەندی قەیرانەکانە کە لە پارێزگای هەولێر ئەوان بۆمان دیاری دەکەن بەڕاستی شوێنێک وەڵام پێویستی بە وەڵامدانەوە هەیە. بەڵام ئەو گەڕەکانی کە ئاماژەمان پێدا کە بەڕێژش لە سەرەتای راپۆرتەکە ئاماژەت پێدا 12 گەڕەکەن کە کێشەی ئاویان هەیە لەوانە پێنج حەسارۆکە واتە هەندێک شوێنی ترن کە پێویستیان بە ئەوە ئێمە ڕۆژانەکە بۆمان دیاری دەکرێت سەردانی ئەو شوێنانە دەکەین. ژمارەی تەنکەرەکانمان 20 تەنکەرن و بە بەردەوامی دابشکردن تەرخان کراوە بۆ ئەم بابەتە و هاوکات حکوومەتی رم تا چەندە پاڵ پشتە بۆی کە ئەم کێشەیە ئێستا لای هاوڵاتیان هەیە چارەسەر بکرێت. بەڵێ ئێمە ساڵانەکە بودجەی خۆمان دادەنێن کە ساڵانە بۆ ساڵی نوێ باتە با بڵێن کە بودجەی ساڵێک دیاری دەکەین میزانی ساڵی داهاتوومان دیاری دەکەین کۆمەڵێک پرۆژە دیاری دەکرێتن لەگەڵ ئەوەش دەمە بودجێکی کراوەش دابین دەکەین بۆ ئەو هەر کارە ساتێک یاخود هەر قەیرانێک کە دەکرێت ڕوو بداتن وەڵامدانەوەمان بۆی هەبێت. بۆیە ئەمە ئەو ساڵ ئەو پرۆژەی کە ئێستا ڕامانگەاندۆ کە ماوەکەی 2 مانگ و نیوە بتوانین ڕوبەڕووی ئەم قەیرانە ببینەوە 150 میلیۆن دیناری عراقی. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە بودجەکەمان کراوەش دەبێتن ئەگەر هاتو پێویستی کرد دەکرێمە لە بودجەی قەیرانەکانی خۆمانوەکو دەستگای خێرخوازی بارزانی سوودوەر بگرین و پرۆژەکە درێژتر بکەین و هەروەها بودجەکەشی بۆ زۆر باشەکو بەڕێز تاماژەت پێکردم پرۆژێ تەنیاهی ئەم ساڵ نیە ساڵانی ڕابردوش بە هەمان شێوە یارمەتی خەڵک دراوە تا چەندە ئەمە کاریگەر بووە لەسەرەوەی کە کێشەی کەم ئاوی یا ئەو گۆڕانە کەش و هەوایە کە ئێستا سەرتاسەری جیهانی کردوتە لە کوردستان کاریگەری نگەتیڤی لەسەر خەڵک نەبێت بەتایبەت لەم وەرزە. بەڵێ ئێمە هەوڵەکانمان بەردەوامی هەیە هەروەها بەردەوامیش دەبین بۆی بتوانین ئەو کێشەی کە ئێستا هەیە هەرچەند ئێمە دەزانین کە بەڕێزان یاخود لایەنە پەیوەندیدارەکان لە بەڕۆبەراتی ئەو لە پارێزگای هەولێر لە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵەکانیان بەردەوامن. ئێمە هەروەها هەوڵماندا کە بتوانین ئەگەر لە ڕێگەی ڕێکخراوەکانی شەوە بێتن بتوانین بۆ بابەتی هەندێک بابەتی مەسەڵەن لێدانی بیرە یاخود هەر پرۆژێکی ترە کە بتوانین پرۆپۆزەڵ بدەینە ڕێکخراوە جیهانیەکان بۆی بتوان هاوکار بن. لەگەڵ ئەمەشدا ئێمە هەوڵماندا لە ڕێگەی تەنکەرەکان و بتوان ئەم کێشەیە چارەسەر بکەین
ڕۆژانە هەر گەڕێکێک بۆ ئەمە دیاری بکرێتن سەردان بکەینەوە زۆر جارش لە ڕێگەی ئەو ژمارانێک ئێمە هیتمە لە لای خەڵک بەردەستە پەیوەندیمان پێوە دەکرێتن ئەمە هەوڵماندا ئەو کاتش ئەگەر چێمە مەسەلا لە دەروی ڕێنماییەکانیش بێ بەڵام کە دەزانین خەڵک پێویستی بە هاوکاری و پێویستی بە یارمەتی ئێمە بتوانین تەنکەرەکانمان لەو شوێنانە وجودیان هەبێت لەو گەڕەکانش کە ناکەونە چوارچەوەی ئەو گەڕەکانی کە دەستنیشان کراوەنەکو گەڕێکی کێشەی کەم ئاویان هەیە لە هەر شوێنێکی دیکە هاوڵاتی پەیوەندی بکات دەتوانن لەو پرۆژانە سودمەند بن بەڵێ بە پێ ئەو ژماری تەنکەرانێکە لە بەردەستی ئێمە کاتێککە هاوڵاتێک پەیوەندیمان پێ بکاتن ئێستا بەرەوەی کە بینە ئێرە من وەڵامی خاتونێکم داوەتەوە کە پێویستیان پێ بۆ لە گەڕێک تەنانەت ئەم گەڕەکە لە ناو ئەو زوومەش نییە هەرچەندە خۆشی ئاماژەی پێداوتێمە کۆڵانێکن ئەم کێشەی ئاومان هەیە ئەوانی تر کێشیانە کەواتە بلۆکێکە ئەو کێشیان هەیە ئێمە ئیشمان لەسەر ئەوە کردو کاتێک کە تەنکەرەکانمان دەگەڕنەوە وەجبێتر سەردانی ئەم گەڕەکەش بکرێت و ئاویان بۆ دابین باشە کوالەتی و ئاوی کە دابش دەکرێت لە ڕووی پاک و خاوێنی بۆ خواردنەوە تا چەندە گرنگی بەلایەنی تەندروستی بۆ هاوڵاتیان درا لەم بارەوە ئەمە یەکێکە لە مەرج هەر سەرچیەکان بەڕاستی ئێمە کاتێککە مەسەلەن کە پرۆژەکەمان ڕاگەیاندیە هەمیشە ئاماژەمان بۆ داکە کوالەتی ئاوەکە دەبێت لە ئەوەی لە کوالەتی کۆنتترۆلی تەبابلن وەزارەتی شارەوانی و دائیرەی ئەو دەربچێتن ئێمە داوامالێکنە خۆیان سەرچاوەکانی ئاو بۆ ئێمە دیاری بکەن بۆەوەی کە ئەوان لەو شوێنانە دڵنیان اینجا ئێمە بچین لە شوێنانە ئاوەکە دابین بکەین و بیگوازینەوە بۆ گەڕەکان لە هەمان کاتیشدا ئەو لایەنێکی ئێمە عقدمان لەگەڵی کردووە زۆر بە وردی چاودێری کارەکانیان دەکەن کارمەندان ئێمە بە بەردەوام لەگەڵیانن چاودێری دابشکردن و پرۆسی ئاو کوالیتی ئاوەکەش دەکرێتن بۆی ینی هیچ کاتێک ئەو کاسە کە مەسە ئەو خەڵکێکە لێ پرۆژەکان دەستگای خێرخوازی بارزانانی سوودمەند دەبن هیچ کێشەیەکیان نەبێت و بە باشترین زۆر لە خزمەتیاندا زۆر باشە ساڵی ڕابردوو دەستگای خێرخوازی بارزانی ئاوی خواردنەوەی بۆ حەفدە گەڕک لە کەرکووک دابین کردبووەم ساڵیشم کێشەیە هەیە ئایا لە ئەولەویەت نییە کە جارێکی دیکە ئەو پرۆژەیە لەوێش دەست پێ بکاتەوە بە حکم بەرپرسی ئۆفیسی هەولێرم ناوانە ناتوانم زۆر باوردی دوابی ئەم پرسیارە بدەمەوە بەڵام بە هەمان شێوەی هەولێر لە هەر پارێزگایەکی کوردستان بێتن یاخود لە دەرەوەی وڵاتیش بێتن هەر کاتێک کە داواکاریەکان ڕوبەڕووی ئێمە کرابێت و ئاراستەی ئێمە کرابێتن ئێمە بەو پەڕی ئامادە باشیەوە بوجەمان بۆی دابین کردووە لە هەوڵەکانمان بەردەوام بووینە بۆی بتوانین وەڵامدانەوەمان هەبێت بۆ قەیرانەی کە لە هەر شوێنێک توش دەبێت ئەکیدیشم برادرانمان لە پارێزگای کەرکووک لە ئۆفیسی کەرکووک کاریان لەسەر کردو وەڵامدانەوەشیان دەبێت زۆر باشە پرۆژەی دابینکردنی ئاو ینی لە بواری بڵین سەکتەری ئاودا دەستگای خێرخوازی بارزانی کۆمەڵێک پرۆژەی دیکە هەیە وەکو دروستکردنی خەزانی ئاو لێدان و ڕاکێشانی ئاوەڕۆ لە نێو کەمپەکان و ناو شارەکاندا ئەو تا چەندە کاریگەری لەسەرەوە هەیە کەم تەندروستی هاوڵاتیان پارێزراوە بێت هەم کێشەی کەم ئاوی چارەسەر بکرێت ئەچێتەوە چوارچێوەی ئەو پرۆژانەی کە ساڵانە لە مۆرزەدا ڕادەگەیەنرێت چی نوێ هەیە لەم بارەوە بەڵێ ئێمە لە ماوەی ڕابردوودا تەنانەت نەک لە پارێزگای هەولێر لە دووهۆک بەڵکو لە شێخانش ئێمە دروستکردنی خەزانی ئاومان هەبە بۆی بتوانین بۆ هەموو ئەو مەتەبەڵێن بۆ هەموو خەڵکی خۆمان بێ ئەوە جێدانەوەی کەم ئەوە چ شوێنێک یاخود چ مەترسیەکی هەیە چ ڕوبەڕووی چ بابەتێک دەبینەوە هەوڵماندا پرۆژەکانمان بەردەوامی هەبێتن هەروەکو ئاماژەشم پێدا ئەمە کۆمەڵک پرۆپۆزەڵمان هەن لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکانیش لە پەیوەندی دابووینە ئێمە پرۆژەمان هەبوو لە ناو کەمپەکان بۆ دابینکردنی ئاو کە ئێستاش بەردەوامیمان هەیە لە کەمپەکان لە کەمپی پەنابەران لە کەمپی ئاوارانیش بە هەمان شێوە هەروەها لە هەر شوێنێک کە بزانن پێویست دەکاتن وجودمان هەبێتن بەدڵنیایە زۆر باشە زۆر سپاس بەڕێز ستاف ئاسە بەڕێبەری نووسنگی هەولێری دەستگای خێرخوازی بارزانی سپاسکە لێرە لەگەڵ سپاس بۆیەش